سلااوان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ. وەک دەزانن بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و بارودۆخێکی ناسەقامگیرە. هێزە سیاسیەکان و بە دیاریکراویش هێزە سەرەکیەکان لەسەر کۆمەڵێک بابەت خاڵی ناکۆچیان هەیە لەسەر و هەمیانەوە مەسەلەی پرۆسی هەڵبژاردن و هەروەها ئەو ناکۆچیانەی کە لە ماوەکانی ڕابردوو لە پەرلەمان ڕوویاندا ئەگەرچی ناکۆچی سیاسی و لێکتێنەگەیشتن هەبێ لە هەرێمی کوردستان گرنگە کە کۆمەڵک ئامانجینەتەوەی گرنگ و گەورە هەیە، کۆمەڵک خەونی گەورە هەیە کە بۆ بەرژەوەندی بچووک لە بیری نەکەین و بۆ پاراستنی هەرێمی کوردستان لە کۆی ئەو ڕووداوە سیاسی و کێشمەکێشمانی کە لە دەوروبەر ڕوودەدەن پێویستە لایەنە سیاسیەکان هەمیشە بیریان بێکە ئەم قەوارەیەم هەرێمە بە پارێزراوی بێنڵەوە. لە ئێستادا هێزە سیاسیەکان ئەمەیان لە بیرە ناکۆچە بچووکەکانیان وەلا ناوە بۆ بەدیهێنانی خەونە گەورەکان. قسەی زیاتر دەکەین سەبارەت بەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێز کاک عەدالەت عەبدوڵڵا گفتوگۆ دەکەین وەک نووسەر و مامۆستای زانکۆ بەخێر بێ کاک عەدالەت سوپاس بۆ ئامادەبوونە. وەک لە پێشەکیەکەش وتم دەمەوێرەوەش بکەم بە پرسیار بۆ تۆ بۆ کۆمەڵێک ناکۆچی سیاسی بچووک خەونە گەورەکەمان لەبیر کردووە، پێت وایە ڕۆژی سیاسی ئێستا هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە؟ ڕاستە بوێ هەرێمی کوردستان ماوەیەکە لە چەند ئاستێکە لە تا ڕادەیەک لە پاشەکشەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی شەرعێتی بەشێکی گرنگی دام و دەستگا ڕسمیەکانی لە ململانەی لە ناو هاوکێشەی سیاسی عێراقا لە ئەو دەسەڵاتانەی کە بە نەریتی سێدەهەی ڕابردوو بێ یان بە جۆرێک لە تێپەڕینی دیفاکتۆی واقعی هەرێمی کوردستان بێ ئەو دەسەڵاتانەی کە هەی بووە دیسانەوە پاشەکشەی هەیە. پەیوەندی نێوان هێزە سیاسەکان پەیوەندێکی نۆرماڵ نییە، لە هەندێک ساتە وەختە تەنانەت ئەگاتە سەر هەنیگاتە ڕەشەی و مەترسی بەریەکەوتن خۆمەرج نییە، هەر بەریەکەوتنی سەربازی بێ، بەریەکەوتنەکە ڕێگنەکەوتنە لەسەر ئەو کۆمەڵە دۆزە و پرسە گشتی و نیشتیمانی و نەتەوەیانەی کە وەکو کۆمەڵێک ئەرکە کەونە سەرشانی ئەو هێزانی کە خۆیان بە نوێنەری خەڵکی وڵات ئەزانن و پێیان وایە کە بڵین ئیداری بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانەکەن چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمەکەوە لە چ لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و جیهانیش. واتە بە شێوەیەکی گشتی و بە مانایەکی تر هەرێمی کوردستان دۆخێکی ناسەقامگیری هەیە. ڕاستە بەشێکی ئەم دۆخە ناسەقامگیریە کە تێی کەوتووە بە تایبەتی لە ماوەی ڕابردوو پەیوەندی ڕاستە و خۆی بە دەورانێکی نوێی گرژی و ئاڵۆزی نێوان هێزە سیاسیەکان و بە دیاریکراویش لە نێوانی شێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە کە دوو هێزی سەرەکین هەموو علاقەیەکی گرژی نێوان ئەم دوو هێزە دەست بەجێ ڕەنگەداتەوە لەسەر پێگەی کورد لە عێراقا، دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە، دۆخی ئیداری و بواری بەڕێوەبردننی وڵات بەگشتی و تەنانەت تەسیری گەوری لەسەر میزاجی گشتی هەیە، خەڵک بێتاقەت و لە دڵە ڕاوشەیە بێ، بازار ئەوەستێ، زیان لە بەشێکی گرنگی خەڵکی کوردستانەکەوێ کە شەریحەی موچە خۆرانن. واتە لە هەموو لایەکەوە ناکۆچە سیاسەکان زیان بەخشە بۆ هەرێمی کوردستان و بەداخەوە کە تاکو ئێستاش ڕەنگە ئەو هێڵە گشتیە استراتیژیانە وەکو پێویست بۆی نەگەڕێنەوە هێزە سەرچەکان و بەگشتی هێزە سیاسەکان لە کوردستانە بەداخەوە کەواڵێن بە هێزی دەسەڵاتدار و بە هێزی ئۆپۆزیسیۆنیشەوە هێڵی گشتی سیاسی و استراتیژی ڕوونەکە پاراستنی پێشەر شتێک بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە چوارچەوەی ئەو دەوڵەتەی کە ئێمە بەخواسی خۆمان بیاننا کە بەش بێگومان بەشێکی خواسی خۆشمانی تایە، چونکە ئێمە لە ساڵی 2005 بەشداریمان کرد لە دەنگدان بۆ بنیادنانەوەی عێراق و دەنگدان بۆ دەستوری هەمیشەی عێراق و ڕازی بوون بەوەی کە ئێمە بەشێک بین لە چوارچەوەی دەوڵەتێکە کە خاوەن سیستەمێکی فیدراڵیە. واتە ئێمە بەشێک لەو واقعی کەتیایەن بەدەستی خۆمان بڕیارمان لێداوە کەواتە بامان شێوە پێویستیشمان بەوە هەیە کە تەفەهومیەوە بکەین ئەم دەوڵەتەی کە پێ ئەوەتری عێراق ئەگەر لە هەنێ قۆناغی مێژوویە بەهۆی کێشە و قەیران و گرفتە ئەمنیەکانی و گرفتە سیاسی و قەیرانی و بێرەکەوتی نێوان لایەنە سیاسیەکانی ئەمانەی کە نوێنەرایەتی پێکاتی
تایفی و مەزهبی جیاجیاکەن لە عێراقا ئەم عێراقە قابل بەوەیە شایەن بەوەیە کە ئەم دۆخانە تێپەڕێنێ و پلە بە پلە بچێتەوە ناو قۆناغی ئەوەی پێوتری ئێستحقاقی دەوڵەتداری بنیادنانەوەی دامەزراوەکانی دەوڵەت بژاردنەوەی پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی گەشەپێدانی کەرتە سەرچەکانی وڵات لە سەرویانەوە کەرتی ئابووری و کەرتی وزە و بژاردنەوەی پلە بە پلەی ئەوەی کە پێوترێ پایەکانی دەوڵەت بۆیە حاڵەتێکی چاوەڕوان کراوە کە بە نسبەت ئێمەوە لە هەرێمی کوردستانە بەشێک لەو دۆخەی کە لە 30 ساڵی ڕابردووە هەمان بووە و وەکو چوارچێوەیەکی حکومڕانی لە عێراقە کە ناوچەیەکمان هەیە پێوتری هەرێمی کوردستان و فۆرمی حکومڕانیەکەمان زیاترە لە فۆرمی ئەوەی کە لە بە شێوەیەکی ستاندارد لە ناو سیستەمە فیدراڵیەکانی وڵاتانی دنیا هەیە و لە ئەزمموی گەلانی دنیای هەیە ئاساییەوە چاوەڕوانکراوە کە دووچاری پلە بە پلە لەگەڵ بژانەوەی دەوڵەتی عێراقا لەگەڵ گەڕانەوەی تەدریجی سەقامگیری سیاسی و ئەمنی بۆ عێراق یعنی قۆناغ بە قۆناغ لە ئەو سیستەمە لە حکومڕانی ئێمە بدرێکە وەکو باسم کرد بە شێوەی دیفاکتۆ حکمی کردووە واتە سێکتەرە سەرچەکانی حکومڕانی لە هەموو نیزامێکی فیدراڵیەکە سێکتەری بابرین دەرەوە سێکتەری ئابووری و بە تایبەتیش سامانی سروشتی و سێکتەری بەرگری ئەمانە کە ئێمە لە 30 ساڵی ڕابردووە لە دەرەوەی دەسەڵات و کۆنتترۆلی دەوڵەتی فیدراڵی بۆ لە عێراقا چاوەڕوان کراوە کە لەگەڵ بژانەوەی عێراقا گەڕانەوەی عافیت بۆ دەوڵەتی کە پێوتری عێراق بەرەبەرە لە هەموو ئەو دەسەڵاتانە بدرێکە ئێمە لە دەرەوەی سیستەمەکە بەڕێوەمان بردووە لە 30 ساڵی ڕابردووە ئێستا بە دیاریکراوی لەو قۆناغەیە ئەژین بە شێوەیەکی سەرەکی کێن ئەوانەی کە بەرژەوەندیان لەوەدا هەیە هەرێمی کوردستان و هەموو ئەو پایە سەرەکیانی ئەم هەرێمەکە لەرزۆک بنوە لەژێر مەترسیا بن ڕاستە بوێ هیچ هێزێک نییە لە کوردستانە پێی خۆش بێ لە ڕووی سیاسیەوە دیار هەرمەبەستم هێزی ناوخۆیی بێگومان یعنی ئەگەر مەبەست لایەنی هەرێمی کوردستان بێ هێزە سیاسەکان بەگشتی ڕەنگە کەم و زۆر ئەوەی کە درچی پێکەین لە لێدوانی بەرپرسانی هێزە سیاسی جیاجیەکانە هیچ کەسێک لەگەڵەوە نییە کە ئەوەی پەیوەندی بە سەقامگیری سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە لە ڕووی موسساتەوە بەو ڕادەیە پاشەکشە بکە کە ببێتە مایی کە تێکچوونی باڵانسی هێز لەگەڵ هێزە سیاسەکانی تری عێراق و لە ناو پرۆسی سیاسی دەوڵەتی تازای عێراقەکە لە 2023ەوە دامەزراوە هەرچی پەیوەندی بە هێزە عێراقیەکانەوە بێ ئەمەیان تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن کەمتر لەلایەن نخبەی سیاسی ئێمەوە ئەوانەی کە نوێنەرایەتی سیاسی گەلی کوردەکەن لە عێراقا کەمتر درچی پێکراوە کە ئەویش ئەوەیە استراتیژی دووری هێزە عێراقیەکان بۆ ئەم عێراقە تازەیش کە دروست بووە بەشێکی ئەم استراتیژە بریتی نییە لە هێشتنەوەی ئەو دەسەڵاتە دیفاکتۆیی کە ئێمە لە هەرێمی کوردستانە لە سێدەهەی ڕابردووە بەڕێوەمان بردووە بەعکسەوە لانی کەم لە قۆناغی ئێستایە ئیشکردنە لەسەر جێڕانەوەی بنەما دەستوریەکانی ئەم حکومڕانیەکە بەچی دەست پێکە بە لێسەدنەوەی یەکەم کۆنتترۆلی تۆ بەسەر سەرچاوی وزە و کەرتی وزە و سامانی سروشتی یەکەم دووەم بابلێن کەرتی بەرگری لە قۆناغی داهاتوە بێگومان هێزی پێشمەرگە هەوڵە درێ زیاتر بلشێنرێتەوە بە مەنزومەی دیفاعی عێراقەوە بەداخەوە ئەگەرچی لە ئێمە لە یاسای بودجەی 2023 و 24 و 25 تا ڕادەیەک نەهاقێکی گەورەش کراوە لە هێزی پێشمەرگە بەڵام تەدریجیان وای لێکرێت کە بلشێنرێ بە منظومەی دیفاعی عێراقیەوە و بەم شێوەش ئەو خود دەسەڵاتیی کە لە بواری سەربازی و بەرگریە هەمان بووە لە هەرێمی کوردستان ئەوەشمان لێوەربگرنەوە و ئەمەش هەمووشی بنەمای دەستوری بۆ هەیە و لە هەمان کاتە بواری نوێنەرایەتیکردنی دەرەوەش ئێمە ئێستا فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەمان هەیە ئەمەش بە تەدریجی ئەوەش نایهێڵن تا ئەو ڕادەیە کە لە چوارچێوەی ئەوەی کە لە دەستوری عێراقا هاتووە ڕێگەخرێتەوە و بیرشە نەچێ هەر لە ناو خودی دەستورە مادەیەکی دەستوری هەیە کە دەرفەتی داوە بۆ ئاڵۆگۆڕکردن لە مادە دەستوریەکانە ممکنە لە قۆناغی داهاتووە ئەو هەلومەرجە لەو هەڵ بدرێ ئەو هەلومەرجە نائاساییەی کە تایە بە طبعاً تێگەیشتنی بەشێک لە هێزە عێراقیەکان و ئەوانەی کە بە تایبەتی هێزی ڕادیکاڵ و ئەوانە
پیان وا بۆ لە هەلومەرجشینە ئاساییە دەستور لەدایک بۆ و دەنجی پێدرا و چەسپێنراوە ئەکرێ لە دەواازەی ئەو مادە دەستوریەوە بەشێکی زۆری دەسەڵاتی حکوومەتی فیدراالی دامودامەزراوە فیدراالەکان بجێردرێتەوە بۆ هەرێمی کوردستان و ئەمە بابەتێکی دەستوری و قانونی پەتی تەماشا بکرێت نەک بەشێک لە استراتیژی سیاسی ئەو هێزانی کە لە عێراقان ئەمە ئەو خەلە لە گەورەیە کە پێم وایە بەشێکی گەورەی نخبەی سیاسی لە هەرێمی کوردستانە درچیان پێ نەکردو کاویشەوەیە لە قۆناغی ئێستاە ئەو گروپە سیاسی کە لە عێراق بەڕێوابە بە شێوەی بە لۆجیکی دیپ ستیت ئەوەی کە پێوتێ الدولة العميقة دولتي قول كلا بشت مؤسساتي دولة وان أراستية كان وإيجورين ومؤسساتكاني هانا دن كبتش بشيوازك إداري دولت كشوني رق بخاتوا لساي أو جروب سياسية بيجومان لقناغي إستايا بلا هولا دري بشي شيء زوري أو سيكتراني كلنا ونظامي فيدرالية أبي لجير كنترولي دصلاته فيدرالية كان أبي تدريجيا بلا أي هولا دن بيجرنوا بوجر كنترولي خوان ودسيان بيكردوا بچي دسيان بيكرد بودسيان بيكرد لا صالي باروا همو غريا بسنه وتكاني هريمي كردستانيان بچي ناسان با نادستوري ناسان وهليان وشان دوای بچي دسيان بيكرد با هانداني هندي برلمانتار بو تومارکردنی سکالا و طعن با لبرانبر او برا بارەیە حکوومەتی عێراقی لە چوارچەوەی اتفاقێکی سیاسی بۆ هەرێمی کوردستانیان وەڕایان کرد دواتر بەچی دەستیان پێکرد بەو سکاڵانەی کە لە دەرەوە لەسەر ئاسی دەرەوە بۆ لە ڕێگەی بابلێن جۆرێک لە دیبلوماسیەتی نێودەوڵەتی هەوڵیان دەکا تەنانەت ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستانیش ڕابگرن و دواتر گەیشتە چی دواتر گەیشتە ئەوەی کە بێگومان ئەمەیان ڕەنگە تا ڕادەیەک پاڵپشتی هەرێمی ناوخۆی ڕایگشتی خەڵکی هەرێمیشی لەگەڵا بێ تا گەیاندیانە ئەوەی کە ئێستا موسساتی سەرەکی هەرێمی کوردستان بە دیاری کراویش پەرلەمانی کوردستان لە بۆشاییەکی قانونیە و مافی ممارسەکردنی دەسەڵاتی خۆی نییە و ئەگەر واش بڕۆ ڕەنگە لە دوو سێمانجی داهاتووە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمی شەرعیەتیان نامێنێ بۆ شێوەیەش ئێمە ئەکەوینە دۆخێکەوە کە بێگومان وەکو باسم کرد لە ڕووی استراتیژی سیاسیەوە لە قازانجی ئەو هێزانەیە کە لە عێراقان لە قازانجی ئەو وڵاتە هەرێمایەتیانەیە کە لە چواردەوری ئێمەیان چونکە کەوتنە ئەو بۆشاییە دەستوری و قانونیەوە دەرفەتێکی گەورەیە بۆ دروستکردنی بەلبەلە و ناسەقامگیریەکی سیاسی زیاتر و خستنەوەی فیتنە و دووبەرەکی زۆرتر لە نێوان هێز و گروپە سیاسیەکانە بۆیە خاڵی سەرەکی بۆ بەرگرتن لە هەر هەنگاوێک کە ئەنرێ لە چوارچێوە ئەم استراتیژیە مەترسیدارەی کە لە عێراقا بەڕێوەچێ پێش هەر شتێ بریتیە لە کۆنتڕۆڵکردنی لانی کەمی ئەو ناکۆچیانەی کە لە نێوان هێزە سیاسیەکان هەن کە بووەتە مای ئەوەی دەلاقەی گەورە و درزی ئاشکرا و زەق دروست بکە و هێزی تر و تەنانەت وڵاتانی تریش لێوەی بێنەناوەوە هەوڵ بدەن کە گەورەی بکەنەوە چکە بتێوە نەتەوێت ئێمە هەمومان نەزانی ئەگەر ئەوەی مواکەبەی با بڵێن ئەڵوێستی سیاسی وڵاتانی دەوروبەری کردبێ و قۆناغی پێش پرۆسی ئازادی کردبێ ئەزانەیە کە لە ساڵی 1992ەوە هەتا ئەوەکو 2023 بە بەردەوامی دانیشتنیەکی دەوری هەبووە لە نێوان نوێنەرانی وەزارەتی دەرەوە و وەزارەتی ناوخۆ و مخابەراتی چەند وڵاتێکی هەرێمایەتی لەگەڵ دەسەڵاتی پێشووی بەعەس بۆ ئەوەی ڕێگە نەدەنکە ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە گەشە بکە و مترسی بۆ سەر ئاسایشی قومی ئەوان کاک عەدالەت هەمیشە باس لەوە دەکرێت کە هێزە ڕۆژاوایەکان یان خۆراوایەکان هەرێمی کوردستان وەک پێگەیەکی گرنگی استراتیژی دەبینن بۆ خۆیان بۆ سەپاندنی هەژمونیان لە ناوچەکەدا ئیتر عێراق بێ لەگە وڵاتانی دەرەوسێ لەم سەروەختی کە ئێستا دەبینی ڕژێمی ئەسەد خەریکی خۆڕێخستنەوەیە و ئێران لەگەڵ سعودیە پەیوەندیەکانی بەرەوباشی چوە عێراق لەگەڵ قەتەرا خەریکی کۆمەڵک بزنسی گەورن لە عێراق هەموو ئەمانە بوونەتە هۆکاریەوەی کە هەرێمی کوردستان سوود لەو پێگە استراتیژی خۆی وەربگرێ ینی ببێتە شوێنێک شەقێکی دانوستان بۆ ئەم هێزە گەورانە بە پێچەوانەوەی بین من هەستەکەم هەرێمی کوردستان لە کاتێکە کە دۆخی ئیقلیمی و پەیوەندی هەرێمایەتی لە نێوان وڵاتانی
هەرێمایەتی و ناوچەکە بەرەو باشیە چێ وە گفتوگە و دانوستانیان لە نێوانە هەیە و کۆمەڵێک عقودی گەورە لە نێوانیانە ئیمزا ئەکرێ ڕێکەوتنامەی سیاسی و بازرگانی و ئەمنی و مخابراتی لە نێوانیانە دێتەکایەوە ئێمە بە پێچەوانەوە وەکو وەرێمی کوردستان لە پاشەکشیان و دلیلیش ئەوەیە کە پەیوەندی نێوان هێزە سەرشەکانمان لە ناوخۆیە زۆر خراپە تا ئاوڕادەی بە دوو ئەجنداوە چتە بەغا بە دوو ئەنجنداوە مامەڵە لەگەڵ هێزە عێراقیەکانی ئەکرێ بە دوو ئەنجنداوە مامەڵ لەگەڵ هێزە قلیمیەکان ئەکرێ بە دوو ئەجندا و جاری وایە بە سێ ئەجنداوە تەعامل لەگەڵ دۆخی هەرێمی کوردستانە ئەکرێ یعنی ئەمانە هەمووی بۆ ئێمە بە پێوەری پێوانەکردنی هەلومەرجی سیاسی لە کوردستانە بەڕاستی بریتی لە مەترسی و کۆمەڵێک ئاماژەی مەترسیدار ناشکرێ ئێمە بە حکمی ئەوەی کە لە گۆڕەپانەکەیە چەند هێزێکی زلێزی نێودەوڵەتی هەن لە ناوچەکە و هەندێک شانوێنەرایەتی گەورەی دیبلۆماسیان لە سەر ئاسی عراق و قونسوڵگەریان لە هەرێمی کوردستانە هەیە بە بەردەوامی دووپاتیەوەکەنەوە کە لەگەڵ ئەوان هەرێمێکی بەهێز هەبێ و پاڵپشتی هەرێمەکەکەن ئیتر قەنەعەتمان وا بێ کە ئەم پاڵپشتیەکە ممکنە بەردەوام بێ لە ڕاستیە ئەم گرەوەیەکی هەڵەیە چونکە ئەگەر تێبینیش کرا بێ لە ماوەی 30 ساڵی ڕابردوو تەنانەت زمانی هەڵسەنگاندن و بەدواداچوونی ئەو هێزانش کە ئێمە بە دۆستی خۆمانیان ئەزانین بە تایبەتی ئەمریکەکان نوێنەری نەتەوە یەکگرتوەکان زۆر وڵاتی تر کە کۆنسڵگەری و بەعساتی دیبلۆماسیان هەیە و خاوەن سەفارەتن لە سەر ئاسی عێراق ئەمانە کەم و زۆر کاتێک کە پەیوەندی لەگەڵ بەرپرسانی کورداگرن بە ئاشکرا نیگەرانی خۆیان پیشانەدەن با ئێمە باس تەنها باسمان لەو راپۆرتانە نەکرێکە بە شێوەیەکی دەوری دیسانەوە لەسەر دۆخی عێراق بەگشتی و پێکمان لە چوارچێوەشە لەسەر هەرێمی کوردستانە درێ و زۆر جار وێنەیەکی بەداخەوە جوان لەسەر هەرێمی کوردستان باس ناکرێت بە تایبەتی لە راپۆرتەکانی 1-2 ساڵی ڕابردووە لە راپۆرتەکانی وەزارەتی دەرەوە لە راپۆرتی پنتاگۆنە لە راپۆرتەکەی بلاسخاردە لە ئەنجومەنی ئاسایش لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە هیچێکێک لەم راپۆرتانە بەداخەوە بە باشی باس لە دۆخی هەرێمی کوردستان ناکەن لە زۆر سێکتەر و لە زۆر بوارە ئەمانە نابێت لەلایەن با بڵێن بەرپرسان لە هەرێمی کوردستان جا لە هەر ئاستێکی بەرپرسیارەتێ بن پشتگوێ بخێن چونکە ئەمانە ڕاستیە ئەگەر وەکو خۆی درێژات کێشێ ممکنە لەگەڵ وردبوونەوەی زیاتر و متابعکردنیان بۆ دۆخی هەرێمی کوردستان سەر کێشێ بۆ با بڵێن بیرۆکەی کۆمەڵێک بڕیاری سیاسی سەبارەت بە هەرێمی کوردستانیش یعنی ئێمە بیرمان نەچێکە هەرێمی کوردستان لە کۆتاییە خۆی بۆ خۆی هەرێمێکە مقاوماتی مانەوەی ئێستا لە چوارچێوەی عێراقا لاواز بۆ پاشەکشەی کردووە بۆ ئەڵێ مقاوماتی ینی کۆڵگەکانی مانەوەی قوارەی هەرێم خۆی ئێستا زەعیف بووە بۆ لەبەر ئەوەی هەرێمی کوردستان خۆی هەرێمێکە لە سەر ئاستی عێراق لە چوارچێوەی دەوڵەتێکە ئەژی کە عقدێکی ئیجتیماعی تیانیە کە زەمانی ئەوە بکاتەوە تەنانەت لە دەرەوەی ئەوەی کە کۆمەڵی هێزی سیاسیش هەبێ نوێنەرایەتی بکەن ئەم دەوڵەتە بێت مافی هاوڵاتی بوون بە تۆ ببەخشێەوە تۆ لە ئەمانە و لە ئەمن و ئەمانە بژی و دڵنیابی کە سبەینی هەموو مافەکانە لە حکوومەتی فیدراالیەوە لە بەغاوە بۆ زەمانەکەیەوە هەمووی جێبەجێکرێ ئێمە لە دەوڵەتێکانین کە دەوڵەتی قانون و موسسات بێ ڕاستە عێراق دەوڵەتێک ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان دەوڵەتێکە عمقێکی ئیسلامی عەرەبی هەرێمایەتی هەیە عمقێکی تایفی مەذهبی هەیە پێکاتە سنی و شیعەکانیان ڕاستە لە کۆتاییە هەم سونەکان و هەم شیعەکان لە عێراق سەرڕای جیاوازی سیاسی نێوان هەندێک لە گروپەکانیان بەڵام لە کۆتایی ئەوان مەرجعێکشیان هەیە ئەمانە هەموو ڕاستن بەڵام عێراق خۆی دەوڵەتێکە لەبەر ئەوەی بە شێوەیەکی ناسروشتی لە ساڵی 1920ەوە بۆ ئێستا دامەزراوەوە بە شێوەیەکی ناسروشتیش حکومڕانی کراوە تایە هیچ ئینسانێک تەنانەت نەک ئێمەوەکو کورد بەشێک لە شیعەکان خۆیان لە ئایندەی خۆیان دڵنیانین بەشێکی سونەکانی عێراق هەستن عێراقیان بەجێ هێشتووە لە ئایندەی خۆیان دڵنیانی چۆن ئەبێ ئێمە قەناعەتمان بەوە بێکە هەلومەرجی هەرێمی کوردستان وەکو خۆیانێتەوە نەخێر ئێمە لە هەموو ساتە وەختێکە ئەبێ حساب بۆ بکەین لە گۆڕەپانێکە ئاژین پێویستی بەوەیە کە تۆ بتوانین چۆن ئیدارەی ململانیەکەی من لەگەڵ ئەویان نیم کە بەڕەشبینی تەعامل لەگەڵ هەلومەرجی هەرێمی کوردستانە بکەین نەخێر ئێمە وا پێوەرەکە لە کایی سیاسەتە بەم شێوەیە هەموو دەورانێکی سیاسی هەڵکشان و داکشانی خۆی هەیە و ناومێدی و هیوای خۆشی هەیە ئێمە دیسانەوە لە ناو دەورانێکی وایە ئەژین ناومێدەکە ئێستا ڕەنگە لەوە بێکە ململانی سیاسی ناوخۆی زۆر خراپ
ڕەنگی داوەتەوە و تەسیری و ڕنگدانەوەی خراپیشی هەبوو لەسەر هەلومەرجی هەرێمی کوردستان و پێگەمان لە ناو معادلەی سیاسیە بەڵام لە قوڕێکی تریشەوە شتێکی هیوا هەیە ئەویش ئەوەیە کە لە بۆ یەکەمین جارە ڕەنگە بڵین لە دەوڵەتی عێراقا بودجەیەک باشە دائەڕێژرێ ئەم بودجەیە کەم و زۆر اعتراف بە حسەیەکەکە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئەگەر چی ڕاستە بێ ئەمە هەرگیز بەو مانایانیە کە ئەم سبەینی ئەم بودجەیە و ئەم یاسایی کە بۆی دەرکراوە وەکو خۆی و بە شێوەیەکی سەلس ئەڕوا و هیچ گیر و گرفتێکی نایەتە ڕێ هەر خودی بەرگەکانی ناو یاسای بودجە کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک گیر و گرفتی تیا هەیە کە پێویستی بە ئیدارەدانێکی عەقڵانی هەیە کە نوێنەرانی کورد سبەینێ ئەوانی کە لە ناو مؤسساتی حکومەتەوە نوێنەراتی هەرێمەکەن ئەوانی کە نوێنەراتی هەرێمەکەی ئێماکەن لە ڕێگەی مؤسساتی دەوڵەتی عێراقی و ئەمە ئەنجومەنی نوێنەرانە ئەمە سەرۆکایەتی کۆمارە ئەمە حکومەتە ئەبێ بەو پەڕی میهنیەوە تەعامل بکەن و لە ڕوانگەی پاراستی بەرژەوەندی خەڵکی کوردستان مامەڵەکەن ئەجینا نە یاسای بودجە نە هەموو ئەو یاسا ئەو مادە دەستوریانش کە لە عێراق هەن هیچیان بەو شێوەیە ئێمە یعنی گرەومان لەسەرەوە نەبێکەوە خۆی جێبەجێ کاکەدار تۆ باسی هیواکە یعنی لە دوای ئەو هەموو کێشمەش هێشتا هیوایەکە ینی ئەم هێزە سیاسیانی کوردستان کاتیان لە بەردەم داماوە بۆی ئیش لەسەر و هیوایە بکەن کە تۆ یڵی ئەکرێت شتەکان بە پێچەوانە بشکێنەوەیانی تۆ باسی ئەوت کرد کە لە راپۆرتی پنتاگۆن و راپۆرتی وەزارەتی دەرەوە زۆربەی هێزەکانی دیکە و وڵاتانی ئیقلیم و دەوروبەریش باس لەوە دەکەن ینی کێشە و کەم و کورتی و گرفت هەیە بەڵام کە دێتە سەر بابەتی بەراوردکاری لە بەنی عێراق وەرێمی کوردستان هەمیشە عێراق لە چاو هەرێمی کوردستان بەنمونەیەکی خراپ دێتەوە لە ڕووی ژیانی خەڵکو و لە ڕووی سێکتەری خزمەتگوزاری زۆر شتی دیکە هەموو ئەمانە ینی وەک جەنابەت باست دەکرێت بکرێتە کارتێکی بەهێز بۆ جارێکی دیکە ئاوەدانی بگەڕێتەوە بۆم هەرێمە بۆ دۆخی هەرێمی کوردستان ئەبێ ئاگاداری چەند خاڵێک بین ئەویش ئەوەیە یەکەمیان تا ئەم ساتەوەختە خۆشبەختانە بەشێک لە وڵاتانەی کە سەرڕای ئەوەی ڕەخنەی ڕاشکاوانەیان هەیە لە بەرپرسانی کوردیەگرن و لە راپۆرتە ڕسمیەکانیانە ڕەنگەداتەوە بەڵام بەردەوامیشن لەسەر هاندانی ئەوەی کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێ ئەمە کەم نییە ئەمە پاڵپشتێکی معنەوی و باشە بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسەکانی خۆشمان بجێڕنەوە سەر شاڕەی کاری سیاسی هاوبەش و تێپەڕاندنی بەشێکی ئەو ململانەوە کۆنتترۆلکردنی ئەو ناکۆشیانەی کە ئێستا هەیە بە تایبەتی کە ئەبێ پێش هەر شتێ هەردوو هێزی سەرشی پارتی یەکێتی بە شێوەیەکی لێبڕاوانە کۆتایی بە نەزعی کۆتایی هێنان بە یەکتر بهێنن چونکە ئەم خەیاڵدانە سیاسیە بەداخەوە وەکو کابوسێک هێشتا کە لە سەری بەشێک لە بەرپرسانە ماوە لە هەردوو هێزەکە کە یەکتر بسڕنەوە کە ئەم یەکتر سڕینەوەی لە شەڕی ناوخۆی دەرکەوت سەری نەگرت کەواتە ناکرێت تەنانەت ئەگەر بە منطقی کەمینە و زۆری نەیناو پەرلەمانیش بێ نابی ئەم خەیاڵدانە سیاسی هەبێ بۆ چونکە لە کۆتاییە تۆ وەکو خۆت لە ناو معادلەی سیاسی عێراقیە زەرری گەورەیەکەی و بە باشترین دلیلیش دەنگدان بوو لەسەر چەند مادەیەکی یاسای بودجە لە عێراقە کە بە منطقی زۆرینە و کەمینە نهێڵڕە هەندێ مادە تێپەڕێکە ڕەنگە ئێمە وەکو کلایانی کوردی چاوەڕوانیەوە بە تایبەتیش خەڵکی هەرێمی کوردستان و شەقامی کوردی چاوەڕوانیەوە بۆ یەکێک لەو مادانەی کە دەنجی پێ بدرێ مەسەلەی جێڕانەوەی چی بێ پاداشتی پاشەکەوتەکان بێ کە لە موچەی خەڵکی بەشێکی خەڵکی هەرێمی کوردستان و کە شەریحی موچە خۆران بەڵام دەنجی پێنادرێتەوەتە تۆ ئەبێ بە بەردەوامی ئەو بەڵگەنەویستە و بیر بکەوێتەوە ئەگەر بێت و تۆ لەسەر ئاستی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بە خەیاڵدانی کۆتایی هێنان بە هێزی بەرامبەر لە ڕێگەی موەسسەی پەرلەمانەوە بە معادلەی کەمینە و زۆرینە مامەڵە بکەی و بتەوێ ئیزاحەی هێزی سیاسی تر بکەی لە گۆڕەپانەکەیە دووری بخەیتەوە لێی بیت و بە شێوەیەک لە شێوەکان هەندێ هەلومەرجی تایبەتی هێزێکی سیاسی دیاریکرا و هەیە ئیستیسماری بکەی لە ڕووی سیاسیەوە بۆ ئەوەی زیاتر کۆنتترۆلی معادلی سیاسی بکەی لە هەرێمی کوردستان ئەم خەیاڵدانێکی ترسناکە چونکە لەو سەرەوە لە عێراق باجەکەی ئەدەی بۆ چونکە حکومەتی عێراقیش ئەوێ بە هەمان خەیاڵدانی سیاسی و مامەڵ لەگەڵ تۆ بکات تۆ چی لە ناو عێراق ئەگەر بیتە سەر پای منطقی کەمینە و زۆرینە لە ناو موەسسەیەکی وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق تۆ لە ئەو پەڕی لە ناو ئەو هەموو سیاسە و شت ئەوەندە کورسەی پەرلەمانی عێراق تۆ چیت یعنی لە ڕاستیە لە سا 20 پێک ناهێنیت و کەواتە تۆ کەمینەیەکی زۆر سنوورداری ئەوەی لە ڕووی معنەویەوە تۆی ڕاگرتووە ئەو بابەتی ئەو لایەنە معنەوەیە کە کورد پێکاتەیەکی سەرچیە لە عێراق بەڵام ئەمە لە ناو موەسسەیەکی وەکو ئەنجومەنی نوێنەرانی
عێراقا و لە داڕشتنی بەشێک لە یاساکانە و لە بیرکردنەوە لە دەرکردنی بەشێکی گرنگ لە بڕیارەکانە نایخوا کەمینە و زۆرینە بێتە کایەوە و ببێ بە لۆژیکی مامەڵەکردن لەگەڵ دۆخی عێراقا بەبێ ڕەچاوکردنی جۆرێک لە ڕاگررتی باڵانسە لە نێوان نەتەوە و پێکاتەکانی خەڵکی عێراقا کورتایە زەرمەندی گەورە بێ بۆ یەک تاوە ئەتوانی بڵێن تاو ڕادەی تاوانێکی سیاسی گەورەیە بە هەمان ئەو منطقە و ئەو خەیاڵدانەوە بێت بتەوێت ئیداری هەرێمی کوردستان بکەیت بۆیە بڵێ ینی ئەم دوو هێزە سەرەکی کە لە هەرێم حکومڕانی دەکەن هیچ کامیان بەبێوی دیکەیان ناتوانێت لەم هەرێمە بەردەوام بێ. ئێمە قسەکەمان لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئەبێ ڕێز لە ئیرادەی یەکتر بگیرێ و ڕێز لە جیاوازی سیاسی یەکتر بگیرێ و ئەبێ تەعاملێکی دیموکراتیانە لەگەڵ یەکترا بکرێ هەوڵی سڕینەوەی یەکتر نەدرێ دەرفەتی گەمەی دیموکراسی و کێبەرچەی دیموکراسیانە فراوانتر بکرێ استغلالی دۆخی سیاسی یەکتر نەکرێ بۆ لێدان و جۆرێک لە بابڵێن پاشەقوڵ و قۆڵبادان و دروستکردنی تەحالوفاتی پشتی پەردە لەگەڵ ئەم هێز بۆ لێدانی هێزێکی ناوخۆی یعنی ئەمانەمان بینی بەداخەوە لە دو ساڵی ڕابردووە بینیمان یعنی من هەندێک نمونەی زۆر سادە بێنمەوە لە یەک دو ساڵی ڕابردووە پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە خراپ بوو کە بەشێک لە هاوپەیمانەتەکان هەمووی دژ بە یەک بوو و هیچ نەتیجەیەکی نەبوو بەداخەوە یعنی کە تۆ چۆن تەماشایەکەی دەرەنجامێکی ئەو تۆی نەبوو لە قازانجی خەڵکی کوردستان بۆ نمونە لە قۆناغی یەکەمە کاتێک کە تەیاری سەدری لە عێراقا باڵا دەست بوو بە هێزی یەکەم پارتی دیموکراتی کوردستان لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چوو هاوپەیمانەتی لەگەڵا کرد لەگەڵ چێ لەگەڵ تەیاری سەدری تەیاری سەدری لە کۆتاییە هەڵوێستی بەرامبەر بە هەرێمی کوردستان چی بوو یەکەمین لێدوانی سەماحەتی مقتەدا سەدرەوە بوو هێزی پێشمەرگە میلیشیایە ئەبێ هەڵبۆشێتەوە فەرمووەمە ئەو هێزەیە کە تۆ تەحالفی لەگەڵاکەی کە خۆی زۆر بە دۆستی کاک مەسعود و پارتی دیموکراتی کوردستان هەست دوایی لە ئەوە بوو لە معادلەکە چوونە دەرەوە لە پرۆسی سیاسی چوونە دەرەوە بە شێوەیەشی ئەگەر کاتیش بێ سەدرەکان هاتن تەحالوفیان لەگەڵ چیا کرد لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیە کرد دەی لە سایی چوارچێوەی هەماهەنگیە چی نەکرا بە هەرێمی کوردستان با بیرمان بکەوێتەوە گرێ بە سەنەوتیەکانیان هەڵۆشاندەوە نردنی 400 میلیارد دینارەکەیان هەڵۆشاندەوە شەرعێتی پەرلەمانیان هەڵۆشاندەوە ئەوە هەموو دەسەڵاتێکی دارایی و ئیداریشیان هەمویان هەڵۆشاند باشە کەواتە من ئەم تەحالوفم لەگەڵ چوارچێوەی هەمانگیە چ بەرهەمێکی بۆ هەرێمی کوردستان بکەواتە پرسیارێکی ڕەوا دێتە پێشەوە بۆ ئێمە ئەتوانین مامەڵە لەگەڵ و هێزە عێراقیانەی تر بکەین کە لە عێراقا هەن لە کاتێکە گفتوگۆکردن لەگەڵیان و تەحالوفات لەگەڵیان و دانیشتن لەگەڵیانن دەرئەنجامێکی سیاسی و بەرهەمێکی بۆ خەڵکی وڵاتەکە نابێ و بۆ هەرێمەکە نابێ و بۆ قەوارەکە نابێ بگە ڕێک بەعکسەوە لێئەدا بەڵام لە ناوخۆی خۆمان ناتوانای سیعابکردنی یەکتر و مامەڵەکردمان نابێ لەگەڵ یەکتریا باشە کاکداڵەجانی لە سەرەتایی یەکەم هەنگاوی و دانوستانانە ینی تۆ ناتوانانی ئایدیای پشتی ئەم هێزانە بخوێنیتەوە ینی هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە باسی دەکەی لە دوای ئەزمموی چەندین ساڵە سیاستکردن چۆن نازانێت کە سەماحەتی مقتەدا سەدر بۆ چوون و ڕۆیای بەرامبەر بە هێزی پێشمەرگە بەم جۆرەیە بۆ خۆ هێزێکی تازە لەدایک بوونیە ساڵانێکی زۆرە لە عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە سیاست دەکەنەوە بۆ چوونی خۆیان بەڕوونی لەسەرم قوارەیە مەسلەکە ئەوە نیە تێگەنیا تێناگەن باش تێگەن ئەزانن ڕاوتی سەدر چییە و چۆن بیرەکاتەوە بەڵام بابەتەکە جۆرێکە لە سیاست کێشەی سیاست لەسەر ئەساسی بەرژەوەندی عینانی نا مەسلەکەتان هەر بەرژەوەندیش نییە بەرژەوەندی ئەوە با بڵێن موسەلەمات لە کای سیاست ئەبێت تۆ ڕەشای بەرژەوەندی بکەیت چجای ئەوەی کە تۆ هێزێک بی بەداخەوە زۆر جار بەرژەوەندی باڵا ڕەچاو نەکەیت و تەنها خەریکی بەرژەوەندی حیزبی بابەتەکە بریتی لە شتێکی تر ئەویش بنیادنانی تەحالوفات لەسەر بنەمای پەرچەکردا لە بەرامبەر و هێزانی کە لە قۆناغێکی دیاریکراوە من لە ناکۆشیم لەگەڵیانەیە لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغێکە کێشەی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی هەبوو کەوتە جەبهەی چێوە تەیاری سەدریەوە لە بەرامبەر چێت لە بەرامبەر تەنان لە بەرامبەر هێزێکی تری کوردستانی شەکەیەکی نیشتیمانی کوردستان بوو یەکی نیشتیمانی کوردستانیشی خستە گۆشەیەکەوە ناچاری کرد بە دەست و قاچەوە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بێ من بۆ بکەم یعنی بۆ سیاست لەسەر بنەمای پەرچەکردار مامەڵە بکەم دەی فەرموو نەتیجەکەیشی چی بوو نەتیجەکەیشی بوو دوای تەیاری سەدری لە گۆڕەپانەکە چۆ دەرەوە ناچار بوو تەعامل بکە لەگەڵ کێ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیە کەواتە ئێمە ئەبێ ڕاستیە لە ڕوانگەی بەرژەوەندی بەرتەسکی حزبی و لە ڕوانگەی پەرچەکرداری سیاسی و منطقی تۆڵەکردنەوە سیاست نابێ بکرێت چونکە نەتیجەی نییە
منطقی سیاست پێمان ئەڵێ کە ئەبێ لەسەر بنەمای ڕوئیەی استراتیژی مامەڵە بکەی لەگەڵ هەموو دۆزەکانە دەمێکە هێزەکانکرێت دەمێکە ئەمە وترێ هەر لە زاری جەنابتو هەموو ئەوانی کە سەیری ڕەوشەکەگەن بەس گوێ ناگیرێەوە کاری پێ ناکرانی بۆچی؟ ئەمە دەردێکی گەورەیە یعنی بەداخەوە لە کوردستانە ئێمە ئەزمموی زۆرمان هەیە چی کۆمەڵگەی کوردی سەرڕای هەموو ئەو قەیرانانەی کە تایەژی بەڕاستی ئەبێ بڵێن کۆمەڵگەیەکە زیندووە بەومانایی کە زۆر زوو چین و توێژە جیاجەکانی طبقەی خوێنەواری کۆمەڵگەی مەدەنیتایە یەکایی ڕۆژنامەگەری و میدیاتایە هەمووی چالاکە بە بەردەوامی دەنگ بەرزەکاتەوە ڕەخنە و ناڕەزایی هەیە بەرامبەر بە ئەدای سیاسی هێزە سیاسەکانمان بەرامبەر بە هاوپەیمانیەتەکانیان مامەڵەیان لەگەڵ یەکترا سیاسەتی ناوخۆییان دەرەکیان ئەزمموی حکومڕانیان و بە بەردەوامی ئێمە ئاگامان لە ئەو لێشاوە لە ڕەخنە و ئەو مەوجەبەر فراوانەی ناڕزایی خەڵکە تا ڕادەی ئەڕژانە شەقامەکان و پیشاندانی خۆ پیشاندان و ناڕزایی دەربڕین یعنی ئەوەی پەیوەندی بە کۆمەڵگەوە هەبێ کەم تەرخەمی نەبووە لەم کۆمەلگای ئەمە ئێستا کۆمەلگای ئێمە کۆمەلگەیکی ماندووە یعنی ئەزانی کۆمەلگای ئێمە گەشتەوە قەنەعەتەی کە بەداخەوە نابیسرێت کە وەسەتی سیاسی ناڕزایی خەڵک نابیسرێت ماوەتەوە سەر ئەوەی بەداخەوە خەڵکی ئینسانی ئێمە ئینسانی کورد بەڕادەیەک ماندوو کراوە بەڕادەیەک ناومێت کراوە ئێستا سەقفی هەموو چاوەڕوانەکانی ئەوەیە موچەیەکی پێ بدرێ ماگانە و بازار نەوەستی و خەڵخەرجی کار و کاسبی خۆی بکە و ئەمەشی بە تەواوەتی بۆ نهاتەوە دەدی تاکو ئێستا خەڵک دەسی لەسەر دڵێتی ئێستا خەڵکێ بیری لای ئەوەیە ئەگەر حکومەتی عێراق 400 میلیارەی نەناردایە لەم ڕۆژانەی نێرێت ئەوە ڕەنگە پێش جەژن بەشێکی زۆری خەڵک تەنانەت توانای جەژنکردنیشی نەبێت کەواتە تۆ تەماشا بکە ئەوەی پەیوەندی بە کۆمەلگاوە بێ کۆمەلگایەک یەکەم زیندووە بەڵام کۆمەلگایکی ماندووە کۆمەلگایەکە لە کاتی خۆیان لە هەلومەرجی دیاریکراوی خۆیان قسەی خۆی کردووە ڕخنەی خۆی گرتووە داوای کردووە لە پارتە سیاسەکان کە لە سەر مەسارێکی سیاسی نیشتیمانی مامەڵە بکەن چ لە بواری حکومڕانیە چ لە مامەڵەکردن لەگەڵ هێزە عێراقیەکان و لە پرۆسی سیاسیە و لە قۆناغێکی تریشە بەداخەوە ناومێت کراوە وای لی هاتۆ ئێستا هەموو هاوڵاتیەک لە وڵاتی ئێمە تەنها چاوەڕێ ئەوەیە بەبێەوەی بژی و موچەیەکی هەبێ یعنی وای لێکراوە بەداخەوە پەرۆشی سیاسی لە لای بەشێکی هاوڵاتیانی ئێمە نەمێنێواتە مەبەستمان بەمانایشتر مەبەستمان لە پەرۆشی سیاسی پەرۆشیە بۆ چارەنووسی قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە ئێستا بەشێک لە هێزە سیاسەکانمان بە باسی لێکەنەوە باس لە ترس لە سەر قواری هەرێمی کوردستانەکەن و مەترسیەکانی سەر قواری سیاسی هەرێمی کوردستانەکە کە لە ڕاستیە ئەم پەرۆشەیە کە لای خەڵک بەشێکی خەڵک نامێنێ پەیوەندی بە خراپی ئەزمون و ئەدای نوێنەرانی سیاسی ئێمە هەیە بەرامبەر بە قوارەکە خۆی یعنی تۆ کە بە دووسی ئەجەنداوە ئەچتە بەغا و بەشێکی ئیش تەنها لەسەر ئەوەکە کە قوارەکە هەڵوەشێنێتەوە ئەمە یعنی پەرۆشی سیاسی ئەگەر لە لای نوێنەرانی سیاسی خەڵک پاشەکشەی کردبێ هاوڵاتی لە خواری خوارەوە کە لە دۆخێکی پڕ لە قەیرانە ئەژی گرفتی ئێجگار گەورەگەۆی گوزاران و ژیانی هەیە بێگومان تۆ ناتوانانی داوای ئەوەی لێ بکەی و محکومی بکەی بەوەی کە لە سیاسیەکان پرۆشتر بن بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان قوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەو کاتە لە ڕاستیە بەهای ڕاستەقینەی خۆی وەرەگرێکە ئەوانەی کە خۆیان بە سەرمەشقی پاراستنی ئەم قوارەیە ئەزانن حەدی ئەدنای تەفاهماتی سیاسیان هەبێ بۆی بتوان لانی کەم وەکو کوتلەیەکی قەومی نەتەوەی دەربکەون لە بەرامبەر ئەو هێزانەی تر کە لە عێراقا هەن و ئەیانەوێ کۆنتترۆلی عێراق بکەن و ئەوە تا دەستیان پێ کردو و هێواش درێژ دەبێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە بە بڕوای من خەڵک سەبارەت بە بابەتی ئەوەی کە تا چەند بوار ماوە بەڵێ بوار ماوە بێگومان هیچ کاتێک کۆتایی دنیا نیە ئێمە وەکو باسمان کرد لە گۆڕەپانەکەی ململانی هەیە ململانەکەش بەردەوامە هێزە سیاسەکانش هەبێ قەنەعەتیان بەوە هەبێ بەڵام لەگەڵ ئەوەش بێ ئاگاداری ئەوە بن ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە لە قۆناغێکی ئێجگار هەستیارین کە نەبووە لە 20 ساڵی ڕابردووە نەبووە بەو ڕادەیە با بڵین بایکۆتی سیاسی یەکتر و دوو ئەجێندایی لە گۆڕەپانەکەیە بەو شێوەیە بێ کە ئێستا هەیە بەداخەوە لە کاتێکە ئێمە بۆ نمونەکە قۆناغی شەڕی ناوخۆمان تێپەڕاند و ئیداراتمان نێخستەوە ومێدەکەوە بوو کە ئیتر ئەمانە ببێ بە شتێکی زۆر ڕۆتین یعنی مەسلەی ئەوەی کە ئەبێ ئەم وڵاتە بە لەسەر بنەمایەکی دیموکراتیانە و بە حکومڕانیەتێکی ڕەشید
بەڕێوەبرێ ئەمان ئەبن بە مسلمات و شتی چاوەڕوانکراوە ئەبێ هەبن بەڵام کە نابن بێگومان تۆ سەرقاڵە بمانەوە وەگاگەداری کە دادگای فێرالی عێراق ماوەی درێژبوونکردنەوەی پەرلەمانی بەنادەستوری لە قەڵەمدا وەک تۆش ئاماژەت پێدا لە بۆشایی یاساییداین و هەرجەنا بە باست کە ڕەنگە لە چەند مانگی داهاتوو دەسەڵاتی جێبەجێکردن لەم هەرێمە بکەوێتە ژێر کێشەی یاساییەوە سەرۆکی هەرێمی کوردستان کۆمیسیۆنی عێراقی هەڵبژاردنەکانی عێراقی ڕاستپاردەوە بۆی هەڵبژاردن بەڕێوەبەرن ئەوان وەڵامیان داوەتەوە دەڵێن ناوەڕاستی ساڵی داهاتوو ئێمە دەتوانین ئەم پرۆسەیە ئەنجام بدەین پێم بڵێ ئەم چەند مانگە بەم بارودۆخە ناسەقامگیرە سیاسیە بەم هەموو قەیرانە قۆڵی کە جەنابەت باسی کرد چی چاوەڕێبانەکە وەکو باسم کرد دۆخەکە زۆر هەستیارە لەبەر ئەوەی تۆ ئێستا گرە و لەسەر چێە بۆ ئەوەی هەڵبژاردنە بۆ ئەنجامدا ئەگەر گرەوەکە لەسەر کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا بەر لە 3 هەفتە بۆ کۆمەڵێک دام و دەستگایتی ڕاگەندن لە بۆنەیەکە باسمان کرد کە ئەو دەرفەتە نییە لە بەردەستا بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە لە یەک کاتا هەڵدوو هەڵبژاردن بەڕێوەبەری هەم ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەم هەرێمی کوردستان هێشتا بەڕەسمی کۆمسیۆنی باڵا جوابی هەرێمی کوردستانی نەدا بووە سەبارەت بە مەسەلەی ئەنجامدانی هەڵبژاردن ئێمەمانە پێشبینیەوەمان کرد کە وەڵامەکەی نەخێر بێ بۆ لەبەر دووسێ سەبەب جارە پێش هەر شتێک کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان خۆی کێشەی ئیدارەدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەیە بۆ چونکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەک بڕیاری لێدرا لە 18 کانونی یەکەمە باشە پێویستی لانی کەم بە 2 مانگ هەیە بۆ مەسلەی جیاکردنەوەی دەنگ و عەد و فەرز و لێکۆڵینەوە لە ئەو تانانەی کە لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەدرێ و دواتر ڕاگەاندنی ئەنجامەکانی کۆتایی پرۆسەکە لانی کەم 2 مانگی پێویستە لە کاتێکە تەنها 3 هەفتە لە بەردەستی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەیە بۆ ئەوەی ئیدارەی ئەم پرۆسە گەورەیە بکە بۆ چونکە خۆی لە 6 کانونی دووەمی ساڵی 2024 ساڵی داهاتوو نە کۆمسیۆنەگە خۆی کۆمسیارانی کۆمسیۆنی ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی عێراق شەرعیەتیان نامێنێ ئێستا خۆیان کێشەیەکی گەورەیان هەیە کە چۆن بتوانن لە ڕێگەی پەرلەمانەوە جۆرێک لە ئەوەی پێوترێ متمانە پێبەخشینەوە یان درێژکردنەوەی تەمەنیان بۆ بکرێ بۆی بتوانن لانی کەم بە شێوەیەکی کاتیش بێ لە پەرلەمانەوە ڕێگایان پێ بدرێ و بە یاسایەک ڕێگایان پێ بدرێ یاسایەک دەربکرێ بۆ ئەوەی بچی بکەن ئیداری هەڵبژاردنەکە بکەن هەتا کۆتایی تا گەیاندنی ئەنجامی کۆتایی چ جای ئەوەی بێت تۆ بارگایی بکەی بە ئەنجامدانی هەڵبژاردنیش لە هەرێمی کوردستانە کە بۆیان ناکرێت تەنانەت ئەگەر بێت و پەرلەمانی عێراق کە زۆر بن بە زەحمەت یەزان پەرلەمانی عێراق بە ئاسانی دەنگ بداتەوە بە کۆمسیارانی ئێستای کۆمسیۆنی باڵا بۆ ئەوەی جارێک تەمەنیان درێژ بکرێتەوە بۆ ئیدارەدانی هەڵبژاردن تەسەوورەکەم دەست بەجێ داوا بکەن کە هەموو ئەندامانی کۆمسیۆنەکە گۆڕانکاریان بەسەرا بکرێ و لە خلالی هەفتەیەکە دەستەیەکی نوێ دەست بەکار بێ و پرۆسەکە بڕێوە بەرێ ئەگەرچی ئەمە لە ڕووی تەکنیکی و قورسە چونکە دەستا و دەستکردنی پرۆسەکە لە نێوان 2 دەستەی جیاوازە دیسانەوە عملێکی قورسی هاتە ئەوانیش لە بەردەم ئیشکالیاتی قانونی تەکنیکی فەنی لۆجستیان بۆ بەڕێوەبردننی تۆ بێکەواتە لە ناو ڕاستی ساڵی داهاتووش ناتوانن ئەزمەیەکی لە ئێستاوە با پێت بڵێم لە وەسەتی قانونیەکانی عێراقیش ئەم بابەتە باسەکرێت لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسەکرێت ئایا دەست بەجێ تەمەنی کۆمسیاران تازە بکرێتەوە متمانیان پێ بدەێت بۆ ئیداری هەڵبژاردنەکە بکەن یان نەخێر پێویستەکە دەست بەجێ ستافێکی نوێ بێتەکایە و یان یاسایەکی ئیسtisنایی دەربکرێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەتە کەواتە چۆن دەرفەتی ئەویان هەیە بێن هەڵبژاردن بۆ هەرێمی کوردستان بکەن بێگومان پیان ناکری حتى ئەگەر هەمان دەستەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە تەمەنیان درێژ بکرێتەوە هەڵبژاردننی عێراقش بەڕێوە بەرن لانی کەم پێویستیان بە 6 مانگ ئامادەکاری هەیە بۆی اینجا فریای ئەوە بکەن کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بڕێوە بەرن بۆیە لە ڕاستیە ئێمە لە دۆخێکی کاڵین دۆخێکی هەستیارین ئەم قسەی لە بۆشاییەوە ناکەین مەساری ڕووداوەکانمان لە پێش چاوەکە بەرەوچوو ئەچێ بۆیە ئەکەوێت ئەوەی کە ئەمێنێتەوە ئیجراعاتی ئەم هێزە سیاسیانی خۆمانە لەم ماوە زەمەنی کە تیایان کە ماوەیەکی زەمەنی زۆر قورسەوە فشاری کاتیشیان زۆر لەسەرە یەکەمین دەواازە بۆ مامەڵەکردنیش لەگەڵ ئەم دۆخە تایبەتی ئەوەیە کە توانای کۆنتترۆلکردنی نانکوچەکانی نێوانیان هەبێ هەندێک مەرجی تعجیزی کە دانراوە سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردن کە لە هەردوو لا هەیە بێگومان مەرجی تعجیزی لە هەردوو لا هەیە ئەو مەرجانە ئەگەر دەستبەرداری نەبن بێگومان ڕێکەوتن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکی دیاریکراوە زۆر قورسە بێ و تاوەکو ڕێکەوتنیش لەسەر
کاتێکی دیاریکراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن نەبێت دڵنیا بە ئەو دۆخە ئێستا ئەو دۆخی ئێستا درێژەیە بێ و ئەو دۆخە کە بریتە لە دوای دوو مانگتر بریتە لە کەوتنە بۆشاییەکی قانونی و دەستوری سەر لە بەریدام و دەستگاکانی هەرێمی کوردستان گەورەترین هەڕەشەیە لەکوێ لەسەر قواری هەرێمی ئەی باشە ئەو کاتەکەواتە بەغدا چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لەسەر ڕاستی حکومەت ئەنی پێم وتی بەڕاستی سەیرە تۆ چاوەڕوانی ئەوە بیت بێ بەغا ئینقاز بکە بەعکسەوە ڕەنگەمە بەنسبەت هەندێک لەو هێزانەی کە لە ئێستا لە عێراق ئێستا قسە دەکەی لەسەر شاشەکە هەواڵی 400 میلیارد دینارەکە ینی ئەوە کۆمنتێکە لەسەر قسەی تۆ کاڵی هێشتا خەڵک لە خەمی ئەوایە کەی بەغدا پارەکان ئەم مانگەش هات بەڵام بێگومان طبعا لە چوارچەوەی یاسای بودجێ ئەبێ ئەوە ڕێکخرێ بە تەواوەتی مەسەلەکە لە 400 میلیارە نەمێن ئەبێ ڕێکخرێ بەڵام بێگومانوەکو باسمان کرد کۆمەڵی مەرجێک لە بۆشایی یاسایە بێ بەغدا چۆن مامەڵی یاسایی و دارایی لەگەڵەکە ئەمە کۆمەڵی کێشەیە کە ئەبێ ئێستا چارەسەر بکرێ بیری لێکراوەتەوە بێگومان ئێستا من ئەوەی زانیاریم هەبێ لەم ڕۆژانەیە مبادرەیە کێ لە لای وا بزانم یەکێتی نیشتیمانیەوەیە داوای کرۆکە کۆبوونەوە بکرێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە چونکە ڕەنگە زیاتر هەست بەوە بکە کە دۆخەکە بەرەو کوێچێ یعنی پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ڕەنگە ئەو حەماسەتی تیا بەدی ناکەی کە بەدەم ئەم هەلوو مەرجەوە بچێ دلیلیش ئەوەیە کە هەندێ داواکاری خۆیە سەبارەت بە پەرلەمان دەستی لێبەران هەندێ داواکاری بەرامبارەکانی هێنێ نایسلمێنێ و بەداخشەوە لە پەرلەمانیشە ئەو تەجروبە خراپەمان بینی کە ینی مەسلەی تازەکردنەوەی هەموارکردنەوەی کۆمسیۆرەن و بابەتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و دەنگدان بە بێ حسابکردن بۆ هێزەکانی تر ئەمانە کۆمەڵی مؤشراتی خراپن کە هیوادارین طبعاً ئەمڕۆ بە شێوەیەکی ئیجابی کاک وشیار زێباری لە تەرەفی پارتی دیموکراتی کوردستان هەندێک قسەی باشی کردووە کە ئامادەکاری ئەوانش ئامادەکاریان هەیە بۆ ئەو کۆبوونەوەانە گرنگ کۆبوونەوە نییە لە پێناوی کۆبوونەوە گرنگ درککردنە بە یەکەم هەستیاری هەلومەرجەکە کە ئێستا هەیە و ئەو کاتەکەمەی کە لە بەردەسە هەیە سێم تێگەیشتن لەو سیناریۆیانەی کە بە شێوەیەکی نهێنی و بە شێوەیەکی بە بەرنامە هەیە و ئەمەی کە ئێمە ئەیڵین بە هیچ شێوەیەک بریتی نییە لە تەماشاکردنی ڕووداوەکان لە ڕوانگەی تیۆری موامەرەوە نەخێر ئەوەی کە ڕووی داوە لە ماوەی سێمانی ڕابردووە لە سەبارەت بە هەرێمی کوردستان لە 6 مانگی ڕابردووە هەمووی ڕووداوی واقعین و هیچی پەیوەندی بۆەوە نەبووە کە پێشوەخت تۆ لای خۆت داد نابێت کە لە بەغاوە موامەرەکەی لەسەر هەرێمی کوردستان نەخێر ئەوەی کە ئێستا ڕۆدا هەر هەمووی بەناوی یاسا و دەستورەوە کرێ بەڵام هەر هەمووی لە زەرەری تۆیە وەکو هەرێمی کوردستان ماعەدا ئەوەی کە ئەگەر بێت و ڕێکەوتنەکان لە نێوان هەرێم و بەغدا بەڕێک و پێچی سەبارەت بە چۆنێری جێبەجێکردنی یاسای بوجە بڕوا بڕێوە ڕەنگە تەنها خێرەکەی ئەوە بێ کە معاشەکە لە کاتی خۆی بگاتە خەڵکی هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێ کاک عەدالەت ئەڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ سوپاس بۆ سەرنجەکانی تۆ بەڕێزان ئێمەش هیوادارین ئەوانەی کە کاک عەدالەت باسی کردووە هێزە سیاسیەکان بە هەندی وەربگرن و ئەو کاتەکەمەی لە بەردەستدا ماوە وە کاتێکی ئاڵتوونی سەیری بکەن بۆی زوو کێشە سیاسیەکان چارەسەر بکرێن بۆی لە دوجارە هاوڵاتێکی ئاسایم هەرێمی کوردستانە نەبێتە دەستی قوربانی ناکۆچە سیاسیەکان وەک کاک عەدالەت باسی کردیانی بە ئیترەوە تێپەڕێکە هاوڵاتی خەونی گەورەی وەرگرتنی موچەکەی بێ لە سەری مانگدا ئێوە 6 شاد و سەرفراز بن تا سپێش و پێک دەگەینەوە شاد و بەختەوەر بن.